خوشکە سازان فەرموو. السلام عليكم مامۆستا. عەلەیکم السەلام. خوشکە باشەکەم. مامۆستا کچەکەم لە کەنداکەم دەژیم. خواست ینی 4 خوشکین لەگە 3 برا. ئەمە بەتەنێ لەگەر داکەمم، یعنی هەر دەم لەگەر داکەم دەژیم. مەبلەغێک پارە لە ماڵی بابی ینی ئەوە بە میراث لەبۆی هاتیە. خوشکەکەم هەیە بە من دەڵێ ئەگەر ئەو پارەیە بەس بە تو سەرف بکاداکەم ئەوە لۆت حرامە. هەر کەس و تەمان ماڵ و حاڵی خۆی هەیە. ئەوە نازانم کە چ ڕادەیەک ئەو قسەیە ڕاستەیەن هەڵەیە نازانم. داکیشم بە من دەڵێ گەردنت خۆش و ئازابی کەچی مامۆستا ئەمن کە لە ناحیەی مەسرف ئەمن دەست لە پارەی داکیشم نادەمەوە ڕاستیەکەی. بەس یعنی لەوەی زۆر دەترسێن لە قسەکەی دەلێ ئاگات لە خۆ بدوای لە کەپر دەردەچی. پرسیارێکی زۆر جوان و خات و سازان خوا پاداش داتەوە کە لە خزمەت دایکدا ئینشاءالله تۆش بە ماڵ و حاڵی خۆت شاد دەبی بە ئیزنی خوای گەورە. خوای گەورە قەرەبووی ئەوانە شتەم بۆ دەکاتەوە بە ئیزنی خوای گەورە وەڵامی پرسیارە جوانەکە دەدەمەوە بەسەر چاو. زۆر سپاس مامۆستا. خواحافیز. خواگەدار بە کچی من، خوا لەگەڵ بێ سەر چاو باوکی من. سازان خان دەڵێ من کچم و لە لای دایکم دەژیم. خوشکەکانت چوونە ماڵی خۆیان، براکان چوون. سازان خان خوشکە باشەکەی من، کچی من، ئینشاءالله تۆ خوا خۆشی دەوی. خزمەتکردنی دایک خوا ئەو فەزڵە بە هەموو کەس نابەخشێ. ئەو فەزڵەی بە تۆ بەخشیوە زیاتر جوانتر لە خزمەتی دایکتدا بە. دایکت هەندێک مەبلەغی پارەی بۆ ماوەتەوە لە میراتیەوە، تۆ ئەلحەمدولیلا وەکو کچێکی ژویر و عاقڵ بۆ خۆشت دەڵی لەو پارەیە مەسرەفیش ناکەم. بەڵام ئەگە مەسرەفیش پێی زۆر ئاساییە، زۆر ئاساییە تۆ جارێ لەسەر ماڵی، جارێ دایکت زل و زیندووە. مەچۆ بەو پارەیە زێڕ بکڕی بۆ خۆت، مەچۆ بەو پارەیە شتێک بکڕی بۆ خۆت، بەڵام مەسرەفی ڕۆژانە بۆ خۆت، بۆ دایکت، بۆ ماڵەکە کە ئێوە بە یەکەوە دەژین شتێکی زۆر ئاساییە و هیچ حرام نییە. خوا نەخواستەگە دایکت وەفاتی کرد کە هەمومان قابلی مردنین لە ڕێگاماندایە، ئەو کاتەگە پارەیەک مایەوە هەمووی بۆ تۆ نامێنێتەوە، با تۆ خزمەتیشت کردێت، تۆ پاداشت لای خوایە، بە پارە خزمەتت نەکردووە. ئەوەی لە دایکت مایەوە بەپێی شەریعەتی ئیسلام دابەش دەکرێت بەسەر خوشک و براکاندا چەند کەسن تۆش بەشێک دەبی لەو خوشک و برایانە کەوەی شەریعەت دیاری کردووە. بەڵام ئەوەی ڕۆژانە مەسرف دەکەی لەگەڵ دایکتا، تەنانەت لەو پارەیەش سەرفکەی زیادەڕەوی تێدا ناکەی بۆ شەخسی تایبەتی خۆت، بە تایبەتی وەکو زێڕ و ئەوانە بەکاری ناهێنی، ئەوە زۆر ئاساییە و پاداشت لای خوایە و دڵنیا بەخوا قەرەبووی خزمەتکردنی دایکت بۆ دەکاتەوە. ئینشاءالله خوشکە باشەکەم تووشی پیاوێک دەبی کە لە سایە و لە هاوسەرگیری لەگەڵیدا دەحەسێتەوە. هەر کەسێک خزمەتی دایکی بکە دڵنیا بخوا لەو سەرەوە قەرەبووی بۆ دەکاتەوە. بۆ بابەتی پارەکەش عەرزم کردی ئەوەی ڕۆژانە دایکت خۆی هێشتا لە ژیاندایە، هێستا ماڵەکەی نەبووەتە میراتی، تۆشکە لەگەڵ یا دەژووی لە ماڵەکە بەیەکەوەن چی بخۆن و چی مەسرفکەن بەبێ زیادەڕەوی، هیچ حرامەتی تێدا نیە، هیچ دڵت لەوە نەترسێ. بەڵام ئەوەش کە مایەوانێ دوای مردنی دایک و باوکی هەر کەسێک خوشک و براکان شەریعەتی ئیسلام کۆمەڵە بابەتی داناوە بەپێی دادپەروەری ئیسلام، بابەتەکە ماڵەکە دابەش دەکرێت بەسەر ئەو کەسانەدا کە دەبنە میراتگیری ئەو مردووە.